کاک دڵشاد ڕەوشی ڕۆژاوا چۆن نەبینی ئێستا؟ ئەمڕۆ لە ژیانی کووردا ڕۆژێکی ڕەشە کارەساتێکی غەمبارین هەمومان پێی هەچەنە ئەم ئەزمونە لەسەر خەڵکی کوردستان دووبارە و سێبارە ئەبێتەوە بەهۆی سیاسەتە چەوتەکانی هەم خۆمان و هەم سیاسەتی بەرژەوەندیخوازی ئەمریکیەکان و هێزەکانی دنیا. ئەمڕۆ لە پێمان وایە هەم ئەمریکا و هەم ئەو نوێنەرشی کە هاتووە براک بۆ سووریا ئەمانە زیاتر بزنسەکەن نەک سیاسەتکردن، چونکە وعدێکی زۆریان بە گەلی کوردە لە ڕۆژاوا کە بیان پارێزن و سنوورەکانی کە ئێستا دەستیان بەسەرا گرتبوو یانیان هەر خۆیان پاراستە بیان بێزگە لە ئەو زیندانە زۆری کە هەیە لەوێ داعشی تایە، بەڵام لە وعدەکانی خۆیان پەشیمان بوونەوە. آخر دانیشتنیان کە لەگەڵ ئەمریکیەکان و بە ئامادەبوونی سەرۆکبەردانی کردیان لە کوردستانی باشوور، دیسان لەو وعدانەشان پەشیمان بوونەتەوە جەماعەتی سووریا ئەحمەد شەرە. شتێکی ئاساییشە چونکە ئەحمەد شەرە خۆی سەرۆکی تیرۆریستەکان بۆ کاتی خۆی وابوو داعش بوو سەرۆکی تیرۆریستەکانە هیچ معقول نییە سەرۆکی تیرۆریست لەگەڵ سەرۆکێکی شۆڕەجەڕ دابنیشە و مافی گەلی کورد بدا. سەر ڕایەوەی کە تورکیا دەوری زۆر خراپی هەیە ئێستا لە ناوچەکەیە و بە ئاشکراش کاتی خۆی ئۆردوگان وتوێتی کە من نەک لە کوردستانی هەر چوار پارچەکە ئەگەر لە ئەفریقیاش ببینم کە کورد بەنیازی ئەوەیە کە دەوڵەتێکی هەیە بەیان کیانێکی پسکۆلەشەی بە من تێشێ دەمەگەل لە ئەفریقیاش بێ لەبەرەوە جێگەی سەرسۆمان نییە. ئەوەی کە گرنگە لەم ڕۆژە ئێمە یەکگرتوو بین، ئەو خۆپیشاندانە گەوری کە ئەمڕۆ من بینیم خۆم بەشداریم تیا کرد جێگەی و خۆشیە کە بەڕێی من زیاتر لە 15,000 کەس ئامادەی ئەو خۆپیشاندانی ئەمڕۆ بوون لە هەر پارچەکی کوردستان بە ژن و پیا و مناڵ و تەنانەت چەندین پەکەوتەشم تیا بینی بە عەرەبانەوە هاتبوون. من بە هیوای سەرکەوتنم بۆ گەلی کورد ئێمە ژوەکو ڕەوەندی کوردی لە خەباتی خۆمان دواناکەین ئەگەر چی لە شاخ پێشمەرگە بووین ئێستا لێرە ئیدامی پێدەین بە خەباتی مەدەنیمان. سەرکەوتوو بن. کاک دڵشاد ئەی هەڵوێستی حکوومەتی هەرێم چۆن ئەبینی لە بەرامبەر ڕۆژاوا؟ وەڵا بەداخەوە هەڵوێستەکان هیچی هەڵوێستی نیشتیمان پەروەرانە نییە من نابینم، چونکە دوو هێزی گەورە هەیە لە کوردستان یەکێتی و پارتیش. هەتا ئەمڕۆ من نازانم ئەمڕۆ هەنێ هەواڵ هەیە کە لە باشوورەوە خەڵکێکی زۆر بەڕێکەوتووە ئەودی ئەگەر وابێ کەواتە حکوومەتی هەرێم ڕێگەی داوە ئەو ڕێگەی نەگرتووە خەڵکەکە بچێتە ئەودی ئەمە هەڵوێستێکی باشە دەستخۆشیان یەکەین لەو کەسەیە لەو سەرکردەیە کە ئەم بەم ئەرکاشتاوە کارێکی زۆر باشە لە سەرتاسەری کوردستان ئەمڕۆ لەوێ شەر خۆپیشاندان هەبووە، یعنی دێژ بەم هەڵوێستی شەرع بەرامبەر کوردانی ڕۆژاوا. ئەبینی کوردانی باکووریش بە شەپۆل هەموو چوونە ناو سووریا و سنووریان بەزار. بەڕاستی کە ئینسان سەیری ئەوە کە زۆر دڵخۆشە بێ هەست بە کوردبوونی خۆی ئەکا هەست بە خەباتی خۆی ئەکا. تۆ بڵێ ئەمانە بەرهەمێکی ئەبێ ئەمیکا کرێستا؟ بە تاکید بەرهەمی هەیە چونکە ژیان خانمەوەم لێتۆ باوەڕ بە مافی مرۆڤ و مەسالی دیموکراتیەتی غەرب نەباوە، بەڵام هێز هەموو شتێکت بۆکە. من پێم وایە ئەم تەزاوراتانی ئەمڕۆ ئەکرێ دوێنێ ئێوارەش لە دایکەی دەستخۆشکردمان خەڵکێکی زۆر ئامادە لە هەموو ئەوروپای ئەمڕۆ کراوە بێزگە لە کوردستان. ئەمە تەأسیری خۆی لە کوردستانیش کراوە زۆر کوردستان لە هەموو کراوە. من پێشنیاری ئەو کرد بۆ برادرانی دوێنێ کە بەمانە هەڵەسن بە تایبەتی لە برایانی ڕۆژاوا وتم باشترین شت ئەوەیە کە بچینە بەردەم سەفارەتی ئەمریکا ئەگەر مانەوەش بێ لەوێ نەک هەموو 2 سەعات بمێنینەوە بشکەوین لەوێ لەبەر دەرگاکەیانە نامەیەکی ناڕزایەتیان بێنێ لەسەر ئەو تەسەڕۆفەی کە نوێنەری ترامپ ئەیکا لە سووریا کارێکی زۆر قەزەوە و زۆر خراپەکە ئێستا دژی گەلی کورد و بەپێی ئەو هەواڵانش کە بێماگە لە کوردستانی خۆمان و لە باکووریشەوە پەیوەندیکی زۆر تونوتۆڵی اقتصادی لە بینی باراک و لە بینی ئۆردوگانی حکوومەتەکە هەیە. لەبەرەوە ئەوان باوەڕ ناکەم دیفاع لە ئێمە بکەن یا مافەکانی ئێمە بپارێزن لە پێناوی لێدان لە مەسلحەتی خۆیان. بەداخەوە بە هیواین ئەم خۆپیشاندانانە بەرهەمێکی باشەیە بێ بۆ دڵنیان بەرهەمێ بێ، بەڵام بەرهەمەکەش ئەوەیە زەختێکی گەورەی کوردە ئەو کاتە بۆیان دەرەکرد کە ڕۆژاوا تەنیا نییە، ڕۆژاوا هەموو خەڵکی لەگەڵایە، ڕۆژهەڵات باشوور باکوور هەموو لەگەڵایەتی ڕەوەندی کوردی خۆت ئەزانی لێری لەگەڵمانە
ئەزانی کە دەوری تاسیری باشی هەیە لە دەستکاریکردنی سیاسەتەکانی خۆیان هەم لە پەرلەمانی بەریتانی هەم لە ناو حکوومەتی بریتانی. ئەمڕۆ بەریتانی هاوڵاتی بەریتانی کەس بەشداری خۆپیشاندانەی کرد بینیتان کەس وەڵام زۆر کە من بینی چونکە ئەمەش قەرەباڵ و بەڕاستی نەمانەزانی چێکێ بەڵام ڕۆژنامە نووس و کامێرەمان و شتوان زۆر بینینی ڕۆژنامە و سەحافەکان کەناڵەکانی بەریتانیا کەناڵەکان هاتبوون بەڵام لەبەرەوەی کوردەکان بێتاقەت بوون جادەکەیان کرد پۆلیسیکی زۆر هات بۆی وەزعەکەن لە ئێمە شێوێنە نێڵەوە بکەین نەمانەزانی چێ هاتوو کێ نهاتوو بەڕاستی بەڵام جەوێکی زۆر ئارامبەخش بوو بۆ ئێمە کە ئێمە یەکگرتووین مە یەکەم جارم بوو بۆ شێوازە خۆپیشاندانی ئاوا گەورە و ڕێکوپێک و جوانە بینم هیوادارم بەردەوام بێت. هیوادارین بەرهەمیە بێ زۆر سپاس کاک لە کاتمان گرتی زۆر مەمنون و ئەگەڕێنەوە لای ئێوە.